من دکتۆر هەردی پزیشکی دەرمانساز ئەزمموی زیاتر لە 12 ساڵ بە هاوبەشی لەگەڵ کاس ئەکادمی هەڵدەسین بەکردنەوەی کۆرسێکی تایبەت لەژێر ناونیشانی شارەزابوون لە هونەرەکانی فرۆشتن. لەم کۆرسەیە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ لە خۆی دەگرێت وەکو ئەمانە. یەکەم بەشداربوو کۆمەڵێک بیرۆکەی گشتی پێدەدرێت لەسەر فرۆشتن بە شێوەیەکی گشتی نەک تەنیا تایبەت لە بواری مندوبی پزیشکیە. دووەمن کە ئەمە کڕۆکی بابەتەکەیە بەشداربوو هەموو ئەو زانیاریانی کە پێویستە لەسەر کۆڵێکی علمی پێی دەدرێت کە لە چەند قۆناغێک پێکاتووە پری کۆڵ، کۆڵ و پۆست کۆڵ هەموو قۆناغانەی زۆر بەوردی و زۆر بە تەفاسیلی باسەکرێ و لەگەڵ کۆمەڵێک نمونەی پراکتیکی کە لە ژیانی ڕۆژانەمانە هاتۆتە پێش. وسێم تەنیا ئەو زانیاریانی کە خوێندومانن بە نەزەری نامێنێتەوە و بە شێوەیەکی پراکتیکی لە ڕۆژی کۆتاییە جێبەجێ ئەکەین و ڕۆڵپڵەی لەسەر ئەەکەین. وە لە کۆتاییدا تۆی بەشدار بوو دەبیتە خاوەنی بڕوانامەی تایبەت لە بواری هونەرەکانی فرۆشتندا. سمارت وەرچەرخانە.